هەموو بەیانیەک لە ئەی ڕەقیبەوە تا دروشمەکانی ترمان ئەوتەوە هەمومان چیە دەوەریەکە هەیە لەکردنەوەی ڕۆژی یەکەم ڕۆژی قوتابخانەیە کە لات دێنەچێت کە ڕۆژی تایبەت بوو بێ لە ژیاندا بڕواتە بێ ئەمە ڕۆژێکە یەکێکە لە خەونە گەورەکانی مرۆڤ چونکە تۆ هەتا بە تایبەتی لە سەردەمی ئێمە باخشەی ساوایانیان و ئەوانە نەبوو دایانگە نەبوو یەکسەر یەکەم ناسینی تۆ تێکەڵاوبوونی تۆ بە دەرەوەی خۆت و خێزانەکەت پۆلەکانی خوێندن و قوتابخانەکە بوو بۆیە ڕۆژێک بوو کە ئێمە خەومان پێوادی تەمەناتە کرد ڕۆژێک لەسەر ئەو ڕەحلەمان پێ و دەوکاتە لەسەر ئەو مێز و کورسیە دابنیشی چونکە بۆ یەکەم جار خەڵکی تر ئەبینی خەڵکی تر ئەناسی تێگەی تۆ تەبەتەنیا خۆت نیت وەکە داغڵیانە کردین لە مەکتەب ئەو ڕۆژێکی خۆش بوو ڕۆژی یەکەمی دەوام و زەنگلیان لە هەمووی خۆشتر بوو بە تایبەتی کە بەیانیان کۆیانە کردینەوە سرودە نیشتیمانیەکانیان پێوتینەوە چونکە ئێمە خەڵکانی وەکو مامۆستا سیروان وەکو مامۆستا خەسرە و بابان وەکو شەید جەمال تاهیر وەکو ئەمانە مامۆستاکانمان بوون هەموو بەیانیەک لە ئەی ڕەقیبەوە تا دروشمەکانی ترمان ئەوتەوە هەمومان قۆناغەکانی ترتەدی لە پۆلی 2 لە پۆلی 3 لە پۆلی 4 تا پۆلی 6 اینجا لەگەڵ یەکەم ڕۆژە ڕۆشتین تەمەنامانە کرد بچین قەڵەم و لاسیک و دەفتەر وەرگرین کە بۆنێکی زۆر زۆر خۆشی هەبوو ئەو گەنجینانی کە لێمان وەرەگرتن لە ناو مەکتەبە بڕواتان هەبێ بۆنێکی هەبوو ئیستاش بۆنەکەی لە زەین و ئاوەز و لە شعور و لا شعورمانایە بۆیە یادەوریەکانمان زۆرە لەگەڵ کتێبخانەی قوتابخانەکەمان لەگەڵ حانوتی قوتابخانەکەمان لەگەڵ خزمەتگوزار و کارگوزارەکانیان لەگەڵ مامۆستاکانمان من لە قوتابخانەی سەرشناری سەرەتایی بووم 2 دەوامی تیا بوو بۆتانیشی تیا بوو سەرشناریشی تیا بوو و ئێمە هەمومان لەوێ قۆناغی خوێندنمان تا پۆلی 6 تەواو